عزیزان سڵاوتان لەبێت. هاتوونێتە چایخانەی شەعب، هاتوون بۆ لایەم ئەزیزانە. ئەمڕۆ چایەکی تاڵە خۆینەوە و یادگاریکی شیرین تۆمارەکەین. باس لە چایخانەی شەعبەکەین کە لە ساڵی 1950 لە شاری سلێمانی چایخانەی شەعب کراوەتەوە بۆ چەندین ساڵە خزمەت بە شاری سلێمانیەکە هەر لە کردنەوەی چایخانەی شەعب ئەکرێت بڵین هەر چایخانەیەکی سادە و ئاسایی نەبووە، بەڵکو مەڵبەندێک بووە بۆ کۆکردنەوەی هاوڵاتیانی شاری سلێمانی بۆ ئەدیبان، هونەرمەندان، ڕۆشنبیران، کەسایەتی دیارەکانی شاری سلێمانی لەم چایخانەیە کۆبوونەتەوە. سڵاوتان لێ بەم کاتتان باش. بەخێر بێت. مامۆستا گیان سڵاو لێبێت. سەرچاوەکەم بەخێر بێت. بازەکەم. مامۆستا گیان چایخانەی شەعب لای تۆ چی ئەگەیەنێت؟ ئەگەر بینە سەرباری ڕاستی و چایخانەی شەعب لای من ئەوە ئەگەیەنە کە ماڵی دووەممە. ڕۆژانە نێنە ئێرە، یعنی دڵمان ناکرێتەوە بۆ ئەخباری تازە دەنگوباز، بۆ بینینی برادەرانی تازە، بۆ بینینی برادەرانی کۆن. چێخانەیە بەڕاستی ڕەگوڵیشەی لە ناو سلێمانیدا کوتاوە لە ساڵانی پەنجەکانەوە تا ئێستا زیاتر زۆردا. چایخانەی شەعبەر چایخانەی شەعبە. چایخانەی شەعب کە ئێستا وای بینن وا نەبوو. جاران نەوعیچکە بوو موختارەکان، عەبدوڵحاڵچیەکان، کەسانی تری تیا بوو، خەڵکی تری تیا بوو. ئێمە من بە تایبەتی من لە 76ەوە لێرەم. هاتوون بۆ ئێرە کە ماڵمان هاتووە بۆ ئێرە، هاتوون بۆ ڕۆژانە بۆ چایخانەی شەعب. تا ئێوارە لێرە بووینە بۆی خەڵکی تر ببینین. ئێمە هەر سەرە خۆمان با هونەرمەندان. کەواتە بێت چەندین یادگاری تاڵ و شیرینە هەبێت، یادگاری کە خۆتمان بۆ باس کە لە چایخانەی شەعب. یادگاری ئەوانەی تاڵەکان، ئەوانەی ئەو هاوڕێ و برادەرانی کە دانیشی جاران پێکەوە نەماون بەداخەوە مخابن. یعنی ئەمە جیاد دڵپاکە، ئەمە شێرکۆبێ کەسە، ئەمە هادی حەمەتاڵە، ئەمە زۆربەی زۆری لەوانە کە برادەریانمان زۆر بوو. ئەمە مامۆستا جەمال شارباژاری شاعیرە، زۆر برادەر هەبوو کە هاتن بۆ ئێرە نەماون، زۆریان نەماون لەوانە. ئەمانە هەموو یادگاری لای ئێمەیان بەجێشتووە کە ئێمە باسییان بکەین. بەڵام هێشتا تاموچێژەکە جارانی دەزایەوە. بەڵێ ئەگەر نەبێ نایە ئەو تامە ئەو زیکرە ئەو ژیانێک کە ئێمە هەبوون جارە یادگاریە ئەو وامەندیەکە کە زیاتر حەزی لێ بکەین، زیاتر خۆشمان بێ، دەستی ئەوانە خۆش بێ کە هاوکاری چایخانەی شەعبەکەن و چایخانەی شەعب باشەکەن و چاکەکەن و هاوکاری و یارمەتی ئەدەن. وەکو نۆژنکردنەوە چەندین جارکاری نۆژنکردنەوە بۆ چایخانەی شەعب ئەنجامدراوە و کۆتا جار لە سەرەتای ساڵی 2024 کاری نۆژنکردنەوەی بۆ ئەنجامدرا. هونەرمەند ڕەنج عەبدوڵڵا لامانە باسێکمان لە کاری نۆژنکردنەوەی ئەم جارە بۆکە و جیاوازی ئەم جارە لەگەڵ جارەکانی ڕابردووە. کاکڕم سڵاو دەبێم کاتەوە باش. سڵاو لێ ڕۆژەم کاتی وەش باش. باس بۆ تۆ. پێمان بڵێ چیتان کردو بۆ چایخانەی شەعب؟ نۆژەنکردنەوەی چاخانەی شەعب ئەم جارێک کە کەسمان پێکرد هەوڵمانە جیاواز بێت لە هەموو جارەکانی تر، لە ڕێخستنی وێنەکان، لە پۆلێنکردنیان، لە جیاکردنەوەیان. بۆ نمونە ئەگەر تێبینیتان کرد بێت دواتر سێری وێنەکان بکەن، شاعیر بەجیا، هونەرمەند بەجیا، نووسەر بەجیا، وێنە کۆنەکانی سلێمانی بەجیا و کۆمەڵێ زیاکاریشمان کردو بۆ وێنەکان بۆ ئەوەی کلتوری کوردی بناسیێنین لە هەر چوار پارچەکەی کوردستان کە وێنەی خانمانی کورد، وێنەی کولتوریە کۆنەکانی خۆمان کە لە هەڵواستراوە لێرە هەوڵمانە ئەوانە زیاکەن بۆ ئەوەی زۆرترین کولتوری کوردی پیشان بین بۆی ئەوانی کە دێن بۆ ئێرە ئەوەش ببینن. بۆچی چایخانەی شەعب؟ لەبەرەوەی شوێنێکی کولتوری کۆنە و ئەتوانم بڵم بە شوێنێکی کولتوری کوردی دائەنرێت، وەکو چۆن چاخانی مەسکۆمان هەیە، چاخانی شەعبیشمان هەیە. باشە. کێ ئەرکی نۆژنکردنەوەی کۆتا نۆژنکردنەوەی چایخانەی شەعبی لە ئەسۆگرت؟ بەڕێز سەرۆکۆماری عێراق دکتۆر لەتیف جەمال ڕەشید و بە هاوکاری دەستگای خاتوو شاناز ئیبراهیم ئەحمەد و دەستگای میدیای کوردستان.
هونەرمەند محەممەد ڕۆکردوکی باسی لەوە کرد کاڵێم من لە ساڵی 1990 واتە 32 ساڵە سەردانی چایخانەی شعبەکەم مامۆستا سڵاو دەبێت سڵاوت جەنابی یادگاری تۆ لە ماوەی ئەم 32 ساڵەیە چییە کە سەردانی چایخانەی شعبەکەیت؟ بێگومان من یادگاری زۆرم هەیە لەم چایخانەیە هەروەکو جەنابەت باست کرد کاڵی پێش 32 ساڵ کە بۆم باسکردی لە پێش بەرنامەکە دیارە من ساڵی 1992 کە لە شاری کەرکووک هاتم بۆ شاری سلێمانی یعنی یەکەم شوێنی کولتوری و فەرهەنگی و شوێنی جوانی شاری سلێمانی چایخانەی شعبەکە هاتم. بەڕاستی من سەرەتا حەزەکەم زۆر بازگوزاری بۆ چایخانە جوانی شعب بنێرم کە بۆ یەکەم جار من لێرە چەندین ڕۆشنبیرم ناسی چەندین شاعیرم ناسی مەسەلەن بۆ نمونە من بۆ یەکەم جار شاعری بەتوانە کاک زاوە قەراغیمە لێرە ناسی کە ئەو بەشارە جوانەکانی بووە سەرەتایەتی دەستپێکردنی گۆرانیەکانی من کە لەم چایخانەیە و دەستی پێکرد چەند جارێک لێرە دانیشتین چەندین بسیارم لە کاک دلاوەر و وەرگرت لەوانەوە شاری خەجێ خەجان سڵاوی خەمی یاسنام دەستگیرانە ڕەشپۆشەکەم تر ئەو دەمە توانین کاری ئاوازیان بۆ بکەم و بڵاوی بکەمەوە بێگومان چایخانەی شعب کە باسە لە چایخانەی شعبەکەی ینی هەر کەسێک بێت بۆ شاری سلێمانی دیارە شاری سلێمانی چەندین شوێنەواری کولتوری و فەرهەنگی تایە هەتا سەردانی ئەو شوێنەکەی نابێ بڵێ من هاتمەوە بۆ شاری سلێمانی یەک لەو شوێنانش چایخانەی شعبە مەسەلەن بۆ نمونە من هاوڕێکم لە دووهۆکەیە هاوڕێکم لە هەولێرەیە هاوڕێکی هونەرمەند بێ ڕۆشنبیر بێ کەسایەتیشی تر بێ من یەکسەر کە پێمەوە دووەرە بۆ شاری سلێمانی لە چایخانەی شعب چاوەڕێمە کرد. بۆی شاخانەی شعب تەمەەن سێ جانۆچەم کراوەتەوە بەڵام ئەم جارە گۆرانکاریی جوانی کردووە لە دەستخۆشیان لەکەنە ڕئیسی مولەوە مەسەرە ئەوەی کە هەستەوە بەم ئیشە تەمەەن ئەوەڵ جار خۆی ئەم نەسمانە هەر لە ئەوەڵەوە تۆزێک گەورە بچووکی تیا بوو بەڕاستی هەیەشی گەورە بۆیشە کچوو بۆیەشی یعنی بێسەروبەرە بەڵام ئێستا کاگڕەنج هەستەوە بە شاکردنی ڕستمەکان ئێمە دەستخۆشی لێکن یعنی وەکو بە یەک قیاچاشی کردووە زۆر دەستخۆشی لێکن جا گۆڵۆپەکانیش حتا ئەم سەقفەکەی ئێمە بۆیەخی کردوێتەوە ئەم گوڵۆپەکانی شاکرد و بۆمان هەنێشتی فاقی بۆ کڕیوین یعنی بەڕاستی ئەمانە هەموو دەستخۆشیە لێکین دوایەوە ئێمە خەڵک ئەلێ مەسەلە بۆ ئافرد نایەت هێنا تابی ئافرد ئێستا مەگێتە شوێن ئەو بڕیارێک نەبوو کە کارمان بێنە چایخانەی شعب بڕیارێک ماوەیەکیش کرایەوە بەڵێمان بۆ نەماوە بڕیارێک هەبوو بێنە شاخانەی شعب ئێمەش لەو ئەستەر و بەنا دووە موعدێک مادانە بڵێن پێشەمان بابێن من ڕۆژیان پێشەمانم دا ناوتم کاکە لە هەردا بڵاویشم گوتم کاکە پێشەمان بابێن ئێمە پێشەمانانی پیا بێتە ژێرەوە بەڵێ ئەومان بردەسەر پێشەما هات کەس مەجموعی ئافرد دەبێت کەس نهاتە ژوورەوە حتا پیاکان دەرەوەستا بووم تاوەشی وەکان بەخوا ئەمڕۆ پێشەمەیە سەری ئافرەتە کەس نەهات بەڵام ئیتر ئافرەت مەسەلە ئێستا ئافرەتی هەریە بەڵام ئێستا ئەم ژیرەیەمان زۆر ئافرەتێ دانیشتە بەدە دووەمی ناکە لەکە پیاکانی احتیاجیە بەڵام هەنی ئافرەتی لای مەسەلێت نوعێکەیە کە یێتە ژوورەوە لە بەخوا پڕە لە پیاوە دەروی نایبێتە ژوورەوە کاگران ساچونتە لای بەشێک لە وێنەکان کە کاری نوێژنکردنەوەتان بۆ ئەنجام ماوە باسێکی وێنەکانم بۆ پێوەی کە بینم سانمان بۆ کەسایەتیەکان کەسایەتی سیاسیەکان جێتەوە ڕاستەکەی وەڵاهی ئێمە کە وەکو پێم وتی کە پۆلێنمان کردووە وێنەکان بەسە بۆ ئەمە بەشی سیاسیە هەموو ئەو سەرکردە سیاسە کوردانەی کە خەباتیان کردووەیان خەبات جێر بوون لێرە دامانەوە سیاسەکانمان لێرە دانەوە ئەمانە کەسان ناودارەکانی کۆنەکانی شاری سلێمانی لەم تێگەی جاوی کە ئەمێ ئاماژەی پێ بەم ئێمە زیاتر هەڵمانە پۆترێتیان دانین وێنەی نزیکیان نەک وێنەی بۆ نمونە وێنە هەیە ناناسێنەوە ئێستا بۆ منە ئەمانەی کە هەڵواستاون یەکسەر کە ئەیبینی کەسەکان ناسیتەوە چاکو بناسێنەوە بەڵێ هەروەها ئەوەیشی کە بۆمان زیاد کردووە ساڵی لەدایک بوون لەگە ساڵی وەفات بۆم نەگەر کەسێک بێ تەمەنی کەسێک بزانێ یەکسەر لێرە ئەیبینێ کە ئەو کەسە ساڵی چەند لەدایک بووە
وەگەر وەفاتیشی کرد بێ ئەزانێت ساڵی چەند وەفاتی کردووە لە سەر خانمەکانیش ئێمە وێنەیەکی زۆری خانمانمان هەبوو لە شاخانی شعب هەندێکیان هەبوو وێنەشیان نەبوو بەڵام ئێمە ئیزافەمان کرد یان وێنەی خەیاڵی بوو یان وێنەی کە پێشتر بۆی کێشا بوو هەر ئیزافەمان کرد و هەموویان پێکەوە دانا. هاتوونێتە دەواازی چایخانەی شعب کۆمەڵی وێنە لە دەواازەکەی دانراوە بزین ئەم وێنانە بۆ و ڕەنگە کاگڕنج کەسانێکە من بێن و بڕۆن گرفتێکمان لەوە باڕێ لە خەڵک نەگرین باش ئەم وێنانە بۆ لە دەواازەکەی دەنرا لەبەر ئەوەی کە ئێمە کللتوری شارمان هەیە هەوڵما هەموو وێنە کۆنەکانی سلێمانی ئەوەی کێت ئەم چاخانەوە لەبەریت ئەم چاخانێش کۆنا هەوڵما وێنە کولتورەکان لێرەیە بەسەرەتا و هەروەها پۆستەرێکیشمان هەیە لێرەیە فەرموو بەخێر سەرچاو ئەم پۆستەرە باسی دروستبوونی شاری سلێمانیەکە و کەسایەتە ناودارەکانی و ئەو کەسایەتیانی کە چۆن ئەم شاریان دروست کردووە هەروەها لە ڕووی هێڵی پانی و لە ڕووی جوگرافی ئەم شارە چۆنە و باسی ئەو شەکە کە لە ڕووی مێژوویەوە ئەم شارە چۆن بووە و کۆمەڵ لەوێنێتە بە هەردوو زمانی هەم کوردی هەم ئینگلیزی بووی ئەگەر بیانێکی هات بتوانێت بیخوێنێتەوە سەردانی ئەم شوێناگەر بەڵێ شارەزاییان هەبێت بەڵێ لێرەش ئەگەر هەر تێبینی کە کۆمەڵ وێنەی کۆنی شاری سلێمانیمان هەیە کە یەکێک لە وێنەکان هەر لە بەردەم ساخانەکە خۆی و جیراکە یەکێکە لە وێنە هەرە جوانەکان کە ئەسب و عەربانەیەک لێ بە بۆنەی لافاوەکە تێکشکەوە ئەم وێنە لە بەردەم ساخانە کۆ ژیراوە هەر لە بەردەم ئەم ساخانی کە ئێمە ئێستا لە بەردەمیان تۆزە لە دەرەوە وێنەکەی بینم سەرادیارە بەڵێ سەرا دیارە ئەو دیواری ئەو بەرمانە کە خەڵگێتە بەر کولتوری کوردی جوان ئەکەوێت سەرەتاپی بنگۆرێ اینجا دواتر کەسایەتیەکانە بینێت و بەشەکانی تری ناوی چاخانەکە بینێت. شێرکۆی مەزن شێرکۆبێکەس لە دەفتەری یادەوەریەکانی چایخانەی شعبان نووسیوێتی من ئەم چایخانەیە وەک چیرۆکێکە بینم کە بەردەوام ژیانی ئەم شارەمان بۆ گەڕێت هەمیشە شاد